تعالە پاداشی خێرتان داتەوە بۆ ئامادەبوونتان خۆی گەورە هاتنتان کاتەمای مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری کوردستان دووەم دیداری ئیمانی ساڵانەی خۆی تایبەت بە ئەندامانی کۆمەڵ لە شاری شیفیلدی بەریتانیا ئەنجامدا. ژمارەیەک لە ئەندامانی سنووری مەڵبەندەکە و کوردانی تاراوگا بەشداری دیدارەکەیان کرد. دیدارەکە بە پێشکەشکردنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەستی پێکردو. دواتر دەست کرا بە پێشکەشکردنی وتارەکان کە تێیدا جەخت لە ئەرکی ئاینی و بەرپرسیارەتی موسڵمانان لە ئاسڕ و داوە دنیاییەکان کراو هانی ئیماندارانی تاراوگە درا کە لە کاروانی ئیسلامیدا پشتیوانی یەکتر بن و بە یەکەوە هەوڵ بدەن پەیامەکانیان بە وڵاتانی ڕۆژئاوادا بڵاو بکەنەوە. ئێمە بەهۆی ئەو منتیقە جۆگرافیکە لە مەڵبەندەکەمان هەیە کە ئەوروپایە، داوێتی بڵێن قورسایی مەڵبەندەکە لە بەریتانیایە، بە پێویستمان زانی ساڵانە 3 دیدار ساز بکەین. دیدارێکی تایبەت بە ڕێخستنەکان بە ئەندامان، دیدارێکی گشتی و کەمپینێکی خێزانی. ئەمە ئێستا ئەمەی ئەمڕۆکردمان پار لە هەمان کات، یعنی پار تقریباً مانگی دەبوو، ئێستا مانگی 11ەیە کە دیداری تایبەتی ڕێخستنەکان بووە و ئامانجیش لێی پێکەوە بوونێکە تعارفێکی نوێیە لە بینی کۆمەڵە ئەندامی تازە و مانەوەی شەوێکە زیندووکردنەوەی شەوێکە و بابەت و محازەڕ و هەندێک ئاڕاستە و تەوجیهی تایە بۆ ئەندامان و ئەو ئامانجی سەرەکی لەو دیدارە ئەوەیەوە بەشێک لە پلانی ساڵی داهاتوو ڕائگەیەندرێ و چیش کراوە لە هەندێک چالاکی و جم و جۆڵی ئیشوکاری داعوی و خێرخوازی ئەوانش بە ئەندامان ڕائگەیەنین و تەشجیعکردنێکە پاڵ نەرێکە بۆ ئەوەی کە هەمومان هاوکاری یەکبین و زەڕورەتی پشتیوانی پرۆژەکان و هەستکردن یا دروستکردنی هەستی بەرپرسیارەتی زیاتر بەرامبەر ئەم کاروانی کە هەیە ئینشاءڵڵا. لە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم زانە بەڕێزانەی کاتێکە ئامانجێکی دیکەی دیدارەکە نوێکردنەوەی ئیمان و ئەنجامدانی چەند چالاکیەکی تایبەتی ئاینی و یەکترناسینی زیاتر و ئاگاداربوون لە دۆخی یەکتر بوو لە پێناو پتەوکردنی پەیوەندیەکان و لە نزیکەوە بینین و دواندنی یەکدی. ئەم جۆرە دیدارانە گرنگ و هەمێتێک تایبەتی خۆی هەیە لەو ڕۆکە دەرفەتێکە بۆ ئەندامانمان لەم سنوورەیە بۆ نوێکردنەوەی ئیمانیان زیندوو ڕاگرتنی شێوێکی ئیمانی بە دەرەجەی یەکەم، دەرەجەی دووەمیش تووتۆڵکردنەوەی ئەندامان لەم سنوورە و ڕاهێنانیان لەسەر کۆمەڵە کار و چالاکی تایبەت بەم سنوورە کە لە ئەسنای ئەم جۆرە دیدارانە ئێمە جارێکی دی ئەو نوێبوونەوەی ئەنجامە دەین و جارێکی تر ئەندامان پێکەوە جۆرێک لە بەڵێن نوێەکەنەوە لە ئیشوکار و چالاکیەکانە کە بەردەوامی بدەن بە ئەو شوکارێکە لەم سنوورە دەکرێت. ژیاننامەی پێغەمبەری خوا و ژیاننامەی سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕێوەچوونی ئەم جۆرە مەراسیم و دیدارانە بەکارێکی گرنگ بۆ موسڵمانانی هەندەران دادەنرێت بەو پێیەی شێوازی ژیانی وڵاتانی ڕۆژئاوا لەگەڵ وڵاتانی ئیسلامی و ڕۆژهەڵاتدا جیاوازی هەیە و جێبەجێکردنی ئەرکە ئاینی و ئیمانیەکان تا ڕادەیەک سەختترە. کۆمەڵی دادگەری لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی ساڵانە ئەم جۆرە دیدار و چالاکیانە بۆ ئەندامانی کۆمەڵ و کوردانی تاراوگە ڕێک دەخات. چەندێک جێگەی خوات کردوتەوە لە دڵی خۆتا و پێشی دنیا و حەز و ئارەزوو و دنیای خۆتی خستووە، مەکانەتی خوا لە لای خۆت بزانە، مەکانەتی خۆت لە قیامەتە ئینشاءڵڵا دەرەکەوێت.